سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیز لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە کرماشان و مەریوان دەست لە کارکێشانەوەی 15 دەهیار لە ناوچەی نەمشیری بانە گیان لە دەستان و برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی نەوسود بانە و ورمێ لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی بۆکان لە زیندانی ئەردەبیل دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی لە مەریوان و پیرانشار هاتنی لافاو لە پارێزگاکانی ئیلام و کرماشان دەست بە سەرکردنی سێ چالاکی فەرهەنگی پارێزگای فارس و خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە هۆلەند و ئامریکا. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە کرماشان و مەریوان ڕۆژی دووشەممە 29 مانگی خەزەڵوەر خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان و مەریوان هاوڕێ لەگەڵ خانشینکراوانی ئەو ڕێکخراوەیە لە چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، مەریوان، ئەردەبیل، تاران، زاهیدان، زەنجان، ئیسفەهان، بەندەرعەباس، شیراز و ڕەش دژ بە دۆخی خراپی مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوانی مخابرات خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵە یەکسانسازی بەڕێوەچوونی تەواوی ئایننامەی دامەزراندنی ساڵی 89 دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە بواری مەعیشەتیان بوون. دەست لە کارکێشانەوەی 15 دەهیار لە ناوچەی نەمشیری بانە ڕۆژی یەکشەممە 28 مانگی خەزەڵوەر 15 دەهیاری ناوچەی نەمشیری بانە لا ناڕزایەتی بە وەڵام نەدانەوەی داواکاریەکانی خەڵک بە کۆمەڵ دەستیان لە کاری کێشایەوە. بە پێی زانیاریەکان دەهیاریەکانی ناوچەی نەمشیری بانە لە ئاز گەندەڵی بەرپرسانی ڕژیم و بایەخنەدان بە داخوازیەکانی خەڵک ناڕازین و بە دوواداچوونەکانیان هیچ ئاکامێکی نەبووە. هەر بەو بۆنەوە ڕۆژی یەکشەممە 15 دەهیار بە شێوەی بە کۆمەڵ دەست لە کارکێشانەوەی خۆیانیان ڕاگەیاندووە. بەرزڕاگرتنی یادی هەمیشە زیندوو موحسین نیازی لە دێولان ڕۆژی دووشەممە 29 مانگی خەزەڵوەری 1402 هەتاوی بنەماڵەی موحسین نیازی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی ئەو شارە لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بەپێی هەواڵی گەیشت و هێزە ئەمنیەکانی ڕژیم لە شاری دێولان بیستویانە ڕێگری لە بەڕێوچوونی مەراسمی ساڕۆژی گیانبەخشنی موحسین نیازی بکەن، بەڵام خەڵکی ئەو شارە لە بەردەم ماڵی بنەماڵەی نیازی کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشمەکانی مەرگ بۆ خامنەی و شەهید نامرێت بەرەو گۆڕستانی ئەو شارە بەڕێکەوتن. بەشداربووانی ئەو مەراسمە بە گوڵبارانکردنی مەزاری گیانبەخشکردنی شۆڕشی ژینە بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پڕ لە شانازیان بن. یادکردنەوەی تاهێر عەزیزی و کاروان قادر شۆکری لە پیرانشار ڕۆژی دووشەممە 29 مانگی خەزەڵوەری 1402 بنەماڵەی دوو گیانبەخشکردووی شۆڕشی ژینە لە پیرانشار بە ناوەکانی تاهێر عەزیزی و کاروان قادر شۆکری هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخواز بە مەبەستی ڕێزگرتن لە یادی ئازیزانیان لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بە پێی راپۆرتەکان تاهێر عەزیزی شەوی یەکشەممە 29 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی ناڕزایەتیەکانی پیرانشار بە تەقەی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. هاوکات لەگەڵ ئەو لاوە شۆڕشگەڕە چەند لاوی دیکە بە ناوەکانی عێرفان کاکایی، بەهایەدین وەیسی، جەلال قوربانی و موحسین نیازی لە شارەکانی دیکەی کوردستان گیانیان لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. هەمان شەو لاوێکی دیکەی خەڵکی پیرانشار بە ناوی کاروان قادر شۆکری تەمەن 16 ساڵ لە کاتی خۆپیشاندانەکانی ئەو شارە بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم گیانی لە دەستا و تێکەڵ بە کاروانی نەمران بوو. گیان لە دەستان و برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی نەوسود و بانە و ورمێ شەوی یەکشەممە 28 خەزەڵوەری 1402 کۆڵبەرێک بە ناوی قەسیم کەریمی بەهۆی سەرمابردوویەوە لە سنووری تورکیە گیانی لەدەستا. هەروەها شەوی شەممە 27 خەزەڵوەر دوو کۆڵبەر بە ناوەکانی کاوە سەعیدپور خەڵکی سەقز و
سوبحان مەحموودی خەڵکی ڕوانسەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنوورەکانی بانە و نەوسود بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆلبەر نیوز ڕۆژی شەممە کۆمەڵی کۆلبەر لە سنوورەکانی بانە و نەوسود کەوتونە بۆسەی هێزەکانی ڕژیم و کۆلبەرێکی خەڵکی سەقز بە ناوی کاوە سعیدپور تەمەن 24 ساڵ و کۆلبەرێکی خەڵکی ڕوانسەر بە ناوی سوبحان مەحموودی بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی حکوومەت بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. هەروەها شەوی یەکشەمە کۆڵبەرێکی خەڵکی گوندی فیروزیانی سەر بە ناوچەی سۆماورادۆستی ورمێ بە ناوی قەسیم کەریمی لە بەرزاییە سووریەکانی نێوان تورکیە و ئێران بەهۆی سەرمابردوویەوە گیانی لەدەستا. لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی بۆکان لە زیندانی ئەردەبیل بەرەبەیانی ڕۆژی دووشەمە 29 مانگی خەزەڵوەری 1402 سزای لە سێدارەدانی هاوڵاتیەک بە ناوی سیامەن ئۆستۆڤار تەمەن 40 ساڵ و خەڵکی گوندی دەنگۆزۆی سەر بە شاری بۆکان لە بەندیخانەی ناوەندی ئەردەبیل جێبەجێکرا. سیامەن ئۆستۆڤار باوکی دوو منداڵە و 2 ساڵ لەمەوبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر سزای سێدارەی بەسەردا سەپا. شایانی باسە کە هێشتا هەواڵی ئێدامکردنی ئەو بەندکراوە لە میدیاکانی ڕژیم بە فەرمی بڵاو نەکراوەتەوە. دەستبەسەرکردنی سێ هاوڵاتی لە مەریوان و پیرانشار ڕۆژانی یەکشەمە و دووشەمە 28 و 29 خەزەڵوەری 1402 هاوڵاتیەکی خەڵکی مەریوان بە ناوی عادل پیرۆزی و دوو لاوی خەڵکی پیرانشار کە ناسناوەیان ئاشکرا نەکراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران. بە پێی زانیاریەکان عادل پیرۆزی تەمەن 28 ساڵ و بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی گوندی سەردۆشی سەر بە شاری مەریوان ڕۆژی دووشەمە پاش بانکرانی بۆ ئیدارە ئیسلاحات دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. لەلایەکی دیکەوە شەوی ڕابردوو دوو گەنجی خەڵکی پیرانشار لە هێرشی هێزە ئەمنیەکانی ئەو شارە بۆ سەر کاسبکارانی شەقامی ئیستیقلال دەست بەسەرکراون. جێگەی ئاماژەیە کە هێشتا ناسناوە و هۆکاری بەندکرانی ئەو دوو کەسە ڕوون نەکراوە. هاتنی لافاو لە پارێزگاکانی ئیلام و کرماشان ڕۆژی دووشەممە 29 مانگی خەزەڵوەر بەهۆی بارینی بارانی بەخۆڕ لافاو لە پارێزگاکانی ئیلام و کرماشان هەڵسا و زیانێکی زۆر بە خەڵک گەیشت. بە پێی راپۆرتەکان دەیان ئۆتۆمبیل لە پارێزگای ئیلام لە نێو لافاودا گیریان خواردووە و زیانێکی زۆر بە کێشاوەرزان و خەڵکی مەدەنی گەیشتووە. بەرپرسانی پارێزگای ئیلام لەو بارەوە هۆشداریان داوەتە خەڵک بۆ ئەوەی ئاوی خواردن و خۆراک کۆبکەنەوە تا ئەو کاتەی دۆخەکە ئاسایی ئەبێتەوە. هەروەها لە شاری سەرپۆلی زەها و سێڵاو زیانێکی زۆری بە خەڵک گەیاندووە و هاوڵاتیان بەدەست نەبوونی خزمەتگوزاری و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم ناڕازی. گواستنەوەی بەشێک لە بەندکراوانی زیندانی زاهیدان بۆ زیندانی کرمان ڕۆژی دووشەمە 29 مانگی خەزەڵوەر پاش ناڕزایەتی دەربڕینی بەردەوامی بنەماڵەی بەندکراوانی زیندانی زاهیدان ناوەندە ئەمنیەتیەکان بەشێک لە بەندکراوانی ئەو زیندانیان بە مەبەستی ئەشکەنجەدان بۆ زیندانی کرمان گواستوەتەوە. ڕۆژی 28 ڕەسبەری 1402 هاوکار لەگەڵ سەرڕۆژی کۆمەڵکوشکردنی ناڕازیانی بەلووش لە ڕۆژی هەینی خوێناوی هێزەکانی ڕژیم هێرشیان کرد سەر خەڵکی ناڕازی و نزیکەی 500 کەسیان دەست بەسەر کرد کە بەشێکیان منداڵن. لەو کاتەوە بنەماڵەی بەندکراوان بەردەوام لە بەردەم زیندانی ناوەندی زاهیدان کۆ دەبنەوە و داوای ڕوونکردنەوەی چارەنووسی ئازیزانیانەکەن. ڕۆژی دووشەمە ناوەندە ئەمنیەکان دەست بەسەرکراوانی ئەو ڕۆژەیان بۆ زیندانی کرمان گواستوەتەوە و نیگەرانی بنەماڵەکانیانی لێکەوتوەتەوە. گواستنەوەی ئارمیتا پاویەر بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ ئارمیتا پاویەر خوێندکاری بواری ژیانی سلولی زانکۆی مەدەنی تەورێز و یەکێک لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینا کە ماوەی چەند ڕۆژە مانی لە خواردن گرتووە بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کراوە. بە پێی زانیاریەکان ئارمیتا پاویەر 13 ڕۆژ لەوەبەر لە ناڕزایەتی بە ئەشکەنجە و ئازاری هێزەکانی ڕژیم و ناڕوونی چارەنووسی مانگرتنی وشکی دەست پێکردووە و ئێستا ماوەی 2 ڕۆژە دەستی داوەتە مانگرتنی تەڕ.
ئەو چالاکە خوێندکاریە ڕۆژی یەکشەمە 28 خەزەڵوەر بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی نەخۆشخانەی ڕازی تەورێز کراوە. ئەرمیتا پاویەر ڕۆژی 9 خەزەڵوەری 1401 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و دواتر بە دانانی وەسیقا ئازادکرا. ناوبراوسی خەرمانانی ئەم ساڵە و هاوکات لەگەڵ ساڵڕۆژی گیانبەخشنی خۆپیشاندەرانی شۆڕشی ژینە بۆ جارێکی دیکە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی تەورێزکرا. دەست بەسەرکردنی سێ چالاکی فەرهەنگی پارێزگای فارس. ڕۆژی دووشەممە 29 مانگی خەزەڵوەر سێ چالاکی فەرهەنگیانی پارێزگای فارس بە ناوەکانی محەممەد علی زەحمەتکێش، ئەفشین ڕەزمجووی و مۆژگان باقری بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت دەست بەسەر و ڕەوانەی زیندان کران. بەپێی راپۆرتەکان محەممەد علی زەحمەتکێش و ئەفشین ڕەزمجووی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و پێکێنانی گروپی نایەسایی بۆ تێکدانی ئاسایشی نەتەوەیی هەر یەکە و بە 5 ساڵ زیندان مەحکوم کرابوون. هەروەها مۆژگان باقری بە هەمان تۆمەت لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 2 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. دوو چالاکی دیکەی فەرهەنگیان بە ناوەکانی عەبدوڕەزاق ئەمیری و زەهرا ئیسفەندیاری بە 2 ساڵ هەڵگرتنی پێبەندی ئەلکترۆنیکی سزادراون. جێگەی ئاماژەیەکە ڕۆژی 13 ڕێزبەری ئەم ساڵیش ئێرێژ ڕەهنەما و غوڵامڕەزا غوڵامی کەندازی لە فەرمانداری شیراز و ئەسغەر ئەمیرزادەکان لە فیروزاباد لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و بە مەبەستی تێپەڕکردنی حکمی 5 ساڵ بەندکرانیان ڕەوانەی زیندان کرابوون. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز دژ بە کۆماری ئیسلامی لە سوید. ڕۆژی دووشەممە 29 خەزەڵوەری 1402 کۆمەڵێک لە ئێرانیانی دانیشتوی وڵاتی سوید لە کۆبوونەوەیەکدا یادی تەواوی گیانبەخکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادیان بەرز ڕاگرت. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخوازی سوێد بە کۆبوونەوە لە شاری ستۆکۆڵم بەڕای شەملەزارکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی ڕێزیان لە یادی گیانبەخکردوانی شۆڕشی ژینا گرت و داوایان لە کۆمەلگای جیهانی کرد سپای پاسداران وەکو گروپێکی تێرۆریستی بناسیێن و تاوانباران سزا بدەن. و دوا هەواڵ خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە هۆلەند و ئەمریکا. ڕۆژی دووشەممە 29 خەزەڵوەری 1402 هەزاران لایەنگری فلستین لە وڵاتانی هۆلەند و ئەمریکا دژ بە درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران خۆپیشاندەر بە بەدەستەوەگرتنی ئاڵای فلستین و وێنەی قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەس بوون. ناڕازیان هەروەها داوایان لە دەوڵەتی ئەمریکا و یەکێتی ئەوروپا کرد پشتیوانیەکانیان لە دەوڵەتی ئیسرائیل ڕابگرن. خۆشەویستان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بژین.